سڵاوتان لە ببینەران و بیستەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکی ئەم جیهانن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەیانێکی پڕخێر و خۆشی و بە تەندروستێکی باشەوە ڕۆژەکەتان دەست پێ بکەن. ئەمڕۆ 8 مارسە لە یەکەم دەستپێکی ڕۆژەکەەوە پیرۆزباییەک لە هەموو ژنانی جیهانەکەم و دواتریش لە لە ژنانی کوردستان. بۆ هیوایم کە ئەمڕۆ ڕۆژێکی باش بێت، ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بێت، پیرۆزە لە هەموو ژنە ئازاکان، لە هەموو ژنە مادوونە ناسەکان، لە هەموو دایکەکان، لە هەموو کچێکی ئازا. بەداخەوە کاڵین 8 مارس یەکسەر ژن کوشتنمان بیرەکەوێتەوە، یەکسەر بیرمانەکەوێتەوە هەر دوێنێ ژنێکی دیکە کوژرا، پێرە ژنێکی دیکە سووتێنرا، لە ماوەی مانگێکا 15 ژن کوژرا. ئەمە لەناو ئەم کۆمەلگایە و لە کۆمەلگای گیانیشدا شتێکی تازە نییە، بەردەوامە و هەر ئەش بێت. هەر لەو سەردەمەی کە چەندین سەدەیە ژنان مانیان گرتووە یاخود ناڕەزاییان دەربڕیوە لە بەرامبەر خاوەنکارەکانیان، لە بەرامبەر ئەو زوڵم و زۆری کە لێیان کراوە هەتا ئێستا بەردەوامە. بەم ڕۆژەوە کە زۆرترین گرتبوونەوە ئەنجامەدرێ، زۆرترین چالاکی بە ناوی ڕۆژی گیانی ژنانەوە ئەنجامەدرێ. بەڵام ئەمانەت چ سوودێکیان هەبووە؟ ئەمانە توانی ویانە ژن کوشتن بوەستێنن، ئەمانە توانی ویانە ڕۆح کوشتنی مرۆڤێک بوەستێنن. هەرچەندێ مابیستین هەر ژن ناکوژرێ، پیاوە کوژرێ، گەنجێک ئەکوژرێ، ئەمانە هەمووی مرۆڤ کوشتنە، ئەمانە هەمووی لێسەندنەوەی ڕۆحە. جا حەقی بەوە نییە کە ژنەیان پیاوەیان مناڵە هەر شتێکی دیکەیە. ئەمە خۆی گەڕێتەوە بۆ سەرچاوتون و تیژەی کە کۆمەڵگەی ئێمە و هەر مرۆڤایەتی خۆی پێوە وابەستە کردو و حەزی توند و توژی و دەسەڵاتی زۆرە بەسەر بەرامبەرەکەیدا. ئەگەر ئەمڕۆ هەر چەندێک قسەی لەسەر بکەین هیچی فایدەی نییە بۆی کە نەتوانین ڕێ لەو کلتورە بگرین کە نابێت مرۆڤ بکوژرێت، چونکە ئێمە وەکو مرۆڤ یەکترمان قبول نییە، ئێمە وەکو ژن یاخود وەکو پیاو یەکترمان قبوڵە. مادەم ژنی پێویستەکە لە ئاست هەموو پڕکردنەوەی حەزە سێکسی و غەریزەکانی پیاوان نابیت، لە ئاست هەموو دابوونەریتەکانی کۆمەڵگا بیت، مادەم پیاویشی ئەبێت دەسەڵاتداربی. هەموو ئەمانەمان پێوتراوە، بەڵام لەگەڵەوەشدا تا ئێستا ژنان لەسەر یاخیبوون نەکوژراون. یاخیبوون ئەوە نییە کە جگەرێ بکێشی لەسەر شەقام، یاخیبوونەوە نییە کە جلێکی ڕوود لەبەرکەی بۆی بکوشتێ، یاخیبوونەوەیە کە لەمڕۆ دەستکەی بەوەی کە یاسایەک بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی مرۆڤایەتی بچەسپێنیت. هەرچەندێک قسەی لەسەر بکەم هێشتا کەمە، بۆیە ئەمڕۆ تەواوی پرۆگرامەکەمان تایبەتەکەین بەم ڕۆژە و لە بڵتنەکانی دیکەشدا هاوکارە ژنەکانم لەگەڵتانە بن و ئەتوانین لە ڕێگەی کوردستان 24ەوە کار و چالاکیەکان بۆ ئێوە بگوێزینەوە. هەڵبەت هەر ئەمڕۆ بەرگە و بابەتی جیاوازیشمان هەیە. سەرەتا بالەوە دەست پێ بکەین کە قوتابخانەی سێدەرزی نێودەوڵەتی لەسەر قەڵای هەولێر زنجیرە چالاکیێکی نمایشی جلوبەرگی کوردی و هەڵپەڕکەی کوردی و گوتنی ستران و چەندین چالاکی کە تایبەتە بە کلتورە کوردەوارەکان بەڕێوەبرا. منداڵانی کورد و عەرەب و بیانی بەیەکەوە بە گوتنی سرودی نیشتیمانی ئەی ڕەقیب و شکاندنەوەی ئاڵای کوردستان پێشوازیان لە شەکاندنەوەی ئاڵای کوردستان پێشوازیان لە بەهار و نەورۆز کرد. منداڵانی کورد و عەرەب و بیانی بەیەکەوە بە پۆشینی جلوبەرگی کوردی و هەڵگرتنی ئاڵای کوردستان دڵخۆشی خۆیان دەردەبڕن بۆ پێشوازیکردن لە وەرزی بەهار و نەورۆز، یادکردنەوە و نیشاندانی کەلتوری کوردی. مناوم ڤالیا، دڵم زۆر خۆشە ئاڵای کوردستانم لەبەرە، دایکم ئەو جلکانەی لۆم کڕیوە. ئەوڕۆ لەگەڵ برادەرەکانم چالاکیمان ئەنجامدا. ناوم هۆزە، دڵم خۆشە، زیرکی کوردیم لەبەر کردووە، عەلمی کوردستان لەدەستدا. ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی بۆنەکانی ئادار و نەورۆز لە ناوەندەکانی خوێندن چالاکی جۆرەجۆر ئەنجام دەدرێت. بۆ دووبارە زیندووکردنەوەی کەلتوری کوردی و چەسپاندنی هزری نەتەوەیی. وەکو قوتابخانەی سێداری نێودەوڵەتی هەستاین بە ئەنجامدانی ئەم چالاکیە
بە مەبەستی پێشوازیکردن لە بەهار و هەم لە نەورۆز لە بەرکردنی جلی کوردی هەروە هەڵگرتنی ئاڵای پیرۆزی کوردستان پەیامان لەم چالاکیە بریتیە لە چەسپاندنی هەسینە تاوایەتی کوردەوەتی تەلەڤەکانمان و ئەمڕۆ بەجددی زۆر خۆشحاڵن و پێم وایە هەمووی خۆشی چێژە بینە لەم بۆنەیە ئەمە تەلەڤەکانمان زۆربیان هی وڵاتی ترن بەس ئەمڕۆ هەمووی بەجلی کوردی هاتەوە هەمووی هەڵگرتنی ئاڵای کوردستان هەمووی مێژوویەکی باشی توانی لێ فێر بێ ینی لە چالاکی مامۆستاکانمان ئەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر باش توانیمانە ئەو شانازیەی کە خۆمان هەمان ئەوکو کورد بگەێنین بە تەلەڤەکانمان و بە وڵاتمان. چالاکی یادکردنەوە و نیشاندانی کەلتوری کوردی کە لەلایەن قوتابخانەی سیدرزی نێودەوڵەتی بۆ قوتابیەکان ڕێکخرابوو با گوتنی سوتران و نمایشکردنی جلوبەرگی کوردی و هەڵپەرکەی کوردیەوە دانەوێت پێشوازی لە وەرزی بەهار و نۆرۆز بکەن. شەیمەباییز کوردستان 24 هەولێر. باسێکی 8 مارستان بۆ بکەم ئەم ڕۆژە گیانێ لە چیەوە هاتووە کە ڕۆژی گیانی ئافرەتانە بووەتە ڕۆژێکی تایبەت و هێمایەک بۆ ئافرەتان تا لەو ڕۆژەیە چالاکی هەمە جۆر تایبەت بە ئافرەتان بەڕێوە بچن. هەرچەندە من تا ڕادەیەک لەگەڵ ئەمایانیم هەر چالاکی بەڕێوە بچێ و بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە، بەڵام مێژوێم بۆنەیە گەڕێتەوە بۆ ساڵی 1857 کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیا بوو سەرجەم کرێکارە ژنەکانی کارگەیەکی قوماش دوورین ئەو کاتێکیان ویست بیکەن بە جلوبەرێک لە شاری نیویۆرکی ئەمریکا لە پێناو زیادکردنی داهات و چاکردنی ژیان و گوزەرانیان و کەمکردنەوەی ماوەی کارکردنیان خۆپشاندانیان کرد. بەڵام بەهێز و بە زەبرێکی زۆر کەوتنە لێدانی ئافرەتەکان سوکایەتی پێکردنیشیان. ئەم ڕووداوە کاریگەریەکی زۆری دروست کرد لە ڕووی مرۆڤایەتیەوە لە ساڵی 1970 لە یادی 50هەمین ساڵ ڕۆژی خۆپشاندانی نیویۆرکدا لە 8 مارسدا خەباتی ژنان بۆ دابینکردنی مافە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ژنانیش خۆپشاندانیان ڕێکخستەوە دیسان. پێشنیازیش کرابووی کە ڕۆژێک تایبەت بکرێت بە ئافرەتان. ئەم هەوڵەش بەردەوام بوو لەلایەن چەندین ڕێکخراوی جەختیمانەوە بەردەوام جەختی لەسەرکرایەوە. دواتر لە 19 مارسی ساڵی 1911 خانمانی چەند وڵاتێک ڕژانە سەر شەقامەکان وەک ئەڵمانیا، ئۆتریش، دانیمارک، بەڵام ئەم ڕێژەیە لە ئۆتریش هێندە دەگاتە نزیکەی 30,000 کەس. لە ئەنجامی ئەمەش هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەریان و بە لێدان و دەستگیرکردن و توندی و تیژی کۆتاییان بە خۆپشاندانەکە هێنا. پاش هەموو ئەم هەوڵ و کێشە و کۆششکردن و ئەم گردبوونەوانەی ژنان لە ساڵی 1913 لەلایەن چەند دەستگایەکی نێودەوڵەتی تایبەت بە ڕۆشنبیری ژن 8 مارس دەکەنە ڕۆژی گیانی تایبەت بە ژنان. لە دوایان بڕیارەش ژنانی شۆڕژگێر لە چەندین وڵاتی دیکە لەم ڕۆژەدا لە پێناو بەدەستهێنانی مافەکانیان و نەهێشتنی زوڵم و ستەم خۆپشاندانیان دەکرد. لە ساڵی 1921 ژنانی ئەنتەرناشیۆناڵی سێمی کۆمونیستی مۆسکۆ ڕۆژی 8 مارس وەک ڕۆژی گیانی ژن پەسەند کرد. لە دوای جەنگی دووەمی جیهانیش پەرەیسەند بۆ بەشێکی دیکەی وڵاتانی ئاسیا و ئەمریکا و چەندینی دیکە. ساڵی 1970 ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە پەسەندکراوێکدا ڕۆژی 8 مارسی وەک ڕۆژی مافی ژنان و ئاشتی نێونەتەوەی دیاری کرد. ئەمڕۆ زۆرترین چالاکی و گردبوونەوە ئەنجامە درێت تایبەت بە 8 مارس ئێمەش بۆیەمانەوە قسەی زیاتری لەسەرکەین. بەڵام لە دیدێکی جیاوازترەوە بزانین ئایا هۆکاری ئەم هەموو ژن کوشتنە ئەم هەموو پێشێلکاریە چییە بەرامبەر من ئەڵێم مرۆڤ نەک بەرامبەر بە ژنەکرێت، چونکە ئێمە گەر وەکو مرۆڤ یەکترمان قبول بێ ئەوە ئاسایی ژیان لەسەر ڕەوتێکی ڕاستتر و دروستە ئەڕوات. 8 مارس بۆەوە نییە تەنها لەم ڕۆژە چالاکی ئەنجام بین گردبوونەوە بکەین، ئەبێ هەموو ڕۆژەکانی دیکە ئێمە وەکو ژنێکی یاخی کار بکەین. یاخیبوون وەکوتم بەو مانایە ناکە
لامان ئاسایی بێ لە کللتور لابین لامان ئاسایی بێ کە ئەوەی پێما هەموو ئۆشتانە ئاسایین مرۆڤێکی ئاسایی کات جگەرە کێشانە یاخود جلد گۆڕینە یاخود ستایلی خۆتە ئەمانە یاخیبوون نییە ئەبێ لەم ڕۆژە و ڕۆژەکانی دیکەشدا بە جۆرێک یاخی بین کە بە یاسا بیسەلمێنین بە یاسا تەطبیقی بکەین کە مافی مرۆڤ چییە دواتریش مافی ژن لە دوێنێ کە بینیمان ژنێک کوژرا وەکوتم چەند ڕۆژی دیکە ژنانی دیکە کوژرا هەرە و ژنانەی کە ئێستا پۆستەریان کردووە لەسەر ئەو ژنەی کە کوژراوە هەفتەیە پێش ئێستا سەرزەنشتی و ژنیانە کرد بە هەمویان قسەیان پێ و زۆربەی زۆریان وابوون بەڵام ئێستا وێنەی ئەو کچیان کردوتە پرۆفایلەکان یا پۆستێکیان لەسەر کردو و تاوا بۆ کوژرا بەڵام هەر توی ژن بووی ئەمە کارەساتە ئەمە ئەو کەسانن کە چاوانەکەن بەرامبەر بەژن ئەگەر ژنێک خۆی بتوانێت هاوکاری ژنە هاوتەمەنەکەی خۆی ژنەکەی تر بێت ئافرەتەکەی تر بێت باوەڕکەن پیاوانی ژەر وەکویەمەوەکو مرۆڤ سێرمانەکەن ڕاستە درڕندەی هەیە لەناو هەموو مرۆڤێکە من قسەی زیاتر لەسەر بابەتە ناکەم ئەچمەلای دکتۆرە دیلمان ئازاد خۆشناو کە پسپۆری پزیشکی دادوەری و چالاکوانی ئافرەتانە و مامۆستای بەشی کۆلێژی پزیشکیشە لە زانکۆ بەخێر بەی دکتۆربانیت باش زۆر بەگەرمی پیرۆزبایی ئەم ڕۆژەت لێکەم وەک ژنێکی ئازا و هەمیشە چالاک بەیانی باش و پیرۆزبایشتی مارز لە خۆم خۆت و هەموو ئافرەتان دەکەم هەرچەندە ڕۆژی ئافرەتان نابی یەک ڕۆژ بێ بەڵامەوە وەکو هێمایەکە بۆ ئێمە ئافرەتان و ڕێزلێنانێکە سپاس دەکەم زۆر سپاس دکتۆرە ئەمڕۆ باسی ئەوە بکەین هەرچەندە من دوێنەکە لەگەڵ هاوکارانم قسەمە کردوتم خۆزگە سبەی باسی ئەومان کردایە دەستڕنگینی ئافرەتان پێشکەوتنەکانیان جوانیەکانیان ئازایەتیەکانیان بەڵام دوجار هەرە بینەوە سەرگرفتەکانیان بۆ کار چیە لە ماوەی 2 مانگا 15 ژن کوژراوە خۆی ئەو ئامارە ترسناکە بەڕاستی لە ماوەی 2 مانگدا زیاتر بۆ ئێستا ئەوەی کە لە بەردەستمان ئاماری ڕاستیەکەی 11 ژن بەرەوسەرە کاوە ئامارێکە پێت پیشان دەداتن کەوە هەڵەیەک هەیە لە ناو کۆمەڵگا کە لە تێگەیشتن بەرامبەر بە ئافرەت ئەو هەڵەیە ئایا ئەو هەڵەیە لە پەروەردەکردنە یان لە دابوو نەریتە ئێمە ناڵێن کللتور چونکە کللتوری کوردەواری کللتورێکی جوانە بەڵام دابوو نەریت هەیە کە خۆی خزاندۆتەنەوە ئەو کللتورە دەبێت چارە بکرێ ئەو ژمارە زۆرەی کە ئێستا ئێمە دەیبینین لەو 2 مانگەدا ژمارەیەکە کەوا دەبێ بەڕاستی کاری لەسەر بکرێ بزانن هۆکاری چییە لەبەر چ ئەوە ڕوودەدا و چارەسەری ڕیشەیی و ڕەگ و ڕیشەیی لە بۆ بکرێتن لەبەرەوەی بەڕاستی تەنها گردبوونەوەی ئافرەتان و داواکردن مافەکان ئەوە شتێکی وا ناگەینێ ئەوەی پێوانێت دکتۆر ئەمە زۆر لە مێژاکرێت ئەوە 2 سەدەیە ئەم گردبوونەوە ینی کاتیەوە نەهاتووە هەنگاوێکی نوێ قۆناغێکی نوێ بنرێت لەلایەن ئافرەتانەوە بەڵام بە چ جۆرێک دەبێت پلانی بۆ دابدرێت دەبێتن لە پەروەردەوە دەست پێ بکرێتن تازە قسەیەکی زۆر جوانت کرد تەنها پیا و درڕندەی ناکام بەرامبەر بە ئافرەت ئافرەتیش بەرامبەر ئافرەت دەکات چونکە ئەو پیاوەی کەوا ئافرەتێک دەکوژی پەروەردەی دەستی ئافرەتێکە کەواتە ئافرەتەکە لە بنەڕەتەوە پەروەردەکەی هەڵە بۆ ئەو کوڕی خۆی ئەگەر بێ ئێمە لە ڕەگ و ریشەوە لە بنەڕەتەوە منداڵەکان وا پەروەرد بکرێنکەوە ژن جوانیە ژن ژیانە ژن هاوسەرە خوشکە ڕێزی لێ بگیرێتن لەوانەیە ئەگەر بنبڕیشی نەکەین کەمی بکەینەوە لەو کوشتن و لەو دڕندەیە کە بەرامبەر ئافرەت دەکرێت تەنها ئێمە کوشتن ناڵێن خۆی کوشتن بەرزترین پلەی تاوانە بەڵام درڕندەی تر هەیە بەرامبەر بە ژن دەکرێت لە ناو کۆمەلگا لە ئێستادا زۆربەی ئەوەی کەوا کۆمنتی ئەو خەڵکە و بابەتەکانیان دەبینن دەڵێن ئافرەت ئازادە لەبەرەوە دەکوژرێ ئەوە قسە نییە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە ئازادە بکوژرێ کەواتە ئەوانە کوشتن بە مافی ئافرەت دادنێن ئەوە ماف نییە ئەوە تاوانە بەرزترین پلەی تاوانە کە بەرامبەر بە ئافرەت دەکرێتن ڕاستە دکتۆرە بەو پێی بەڕێستان لەناو ئەو ژینگەیان کە زۆرترین کێشەکان بە بەرجەستەکراوی لە بەردەستەیە جا ئەو مرۆڤەی کە کوژراوە ئەو مرۆڤەی کە ئەکوژرێت یان خۆی کوشتووە ئەمانە یەتە بەردەستیەوە کەیسەکان قوڵن ئەو کەیسانە ڕێگە چارەیەک هەیە بۆ ئەوەی کە بتوانن کەمی بکەنەوە یاخود هەر بەگشتی لە ناو مرۆڤەکان نەک هەر تەنها جەستەی ژنێک بە کوژرایی بدۆزرێتەوە گەنجێک کە لەسەر شەقامە کوژرەوە دۆزرێتەوە ئەمانە تا چەند
لە سەردەمی ئێستادا زیایی کردووە لە ڕابردوودا چۆن بووە ئێستا چۆنە گۆڕانکاری لە مۆدێرنکردنی کوشتنە هەیە یاخود لە نازام لە چ شتێکی دیکەی ناو بنرێت خۆی گۆڕانکاری لە مۆدلی کوشتن نیە کوشتن هەر کوشتنە جا بە هەر هۆکارێک بێتن ئەوە تاوانێکی زۆر گەورەیە دەکرێت جا بەرامبەر پیاو بکرێ بەرامبەر ئافرەت بکرێ بەرامبەر منداڵ بکرێتن ئەوە کوشتنە بەڵام ئێمە بۆ باسی ئافرەت دەکەین کە دەکوژرێ و پێمان ناخۆشە لەبەرەوەی لە ماوەی 2 مانگ بۆ نمونە 11 ئافرەت بکوژرێتن یانیش بۆ نمونە لەسەر هۆکاری زۆر سادە لە ناو کۆمەلگا هیچ هۆکارێک نییە بۆ کوشتنەوە ئافرەتە و ئافرەتەکە دەکوژرێ و ناوی لێ دەنێن کوشتنی شەڕەف واتە دەڵێن ئێمە شەڕف خۆمان دەگەڕێنەوە کوشتنەوە کە ئەوە هیچ بنەمایەکی نییە و لە بەخۆشمان دەزانین کەەوە ئافرەت کۆمەلگە پێک دەهێنێ کە ئەو تاوانەی بەرامبەر دەکرێت کەواتە ئەو تاوانش زۆر گەورەیە و ئەوە مۆدل نییە واتە هەر چۆنێک بکوژرێ هەر کوشتن حیسابە لە باشە بۆ تا ئێستا شەرەف کولتور بەسراوەتە بە کچێنی مرۆڤێکەوە خۆی سەیرم پێدێتن لەبەرەوەی ژن بە چاوێکی یعنی بەداخۆ ئەو قسەیە دەکەم بە چاوێکی هەندێک کەمتر تەماشا دەکرێت لە ناو کۆمەلگا کچ ئافرەت بە شەرەفی ئافرەت بە کچێنێکی دەبەستنەوە من زۆر چیرۆکم لایە بۆ نمونە ئەو چیرۆکێکەوە ئافرەتێک بۆ هاتە لام گوتی دەمەوێت فەحسی پەردەی کچێنی کچەکەم بکەم مێردی کردیە 2 ساڵە مێردەکەی توندوتیژی بەرامبەر دەکا ئەو توندوتیژێک کە بەرامبەری دەکا ئەگەر بزانم پەردەی کچێنی مایە لی دەستێنمەوە و ئەگەر بزانم نەمایە پەردەی کچێنی ناچارین خۆمان بێدەنگکەین بەرامبەر توندوتیژە لێرەدا مێشکم بۆ شتێک ڕۆی گوتم باشە ئەو ژیانی ئەو کچە تێک دەدەیت لەوانەیە بێتە هۆکاری خۆکوشتنی لەوانەیە ببێتە هۆکاری ئەوەی کەوا شتی نەشیاو بکە لەبەر خاتری پەردەی کچێنی بۆچی ئافرەت و ژن تەنها بەوە دەبەستینەوە ئێمە لەبەر چێ خۆکە ئەوەی ئەو قسەی کرد ژن بوو دایکی بۆ ئەو قسەی بە من گوت کەواتە شەر نییە تەنها پیا و ئەو توندوتیژێ بەرامبەر ئافرەت بکە بەڵکو ژنیش بەرامبەر ژندێکە کەواتە کۆمەلگاکەمان زۆر بیرکردنەوەیەکی هەیە لە ئاستێکی نزم دەربارەی کچێنی و پاکیزەیی و دەربارەی ژن بە شێوەیەکی گشتی ئەوە هەوڵێکی زۆری دەوێت بۆ ئەوی بتوانین ئەو ئاستە ڕۆشنبیریە بڵندکەین و بگەین ئەو ئاستێکەوە ناڵێن لە کللتور لادەین نەخێر کللتورێکی جوانمان هەیە بەڵام هەندێک دابوونەریت هەیە دەبێ بگۆڕێ گۆڕانکاری بەس باشە ئەو گۆڕانکاریە لە کێوە دەست پێ بکاتەوە پێ دوایە ئەبێ کێ ببێتە دەردەستی ئەو گۆڕانکاریە ببێتە ئەستێرە بۆەوەی کە ئەو گۆڕانکاریە دەست پێ بکات پێ دوایە ژنانی پێشترن یاخود ئەم سەردەمەیان کی هەستێت بۆی کە گۆڕانکاری بکات لەوەی کە مناڵەکەی پەروەردە کات سبەی ڕۆژ چۆن بیپارێزێت ئیتر مادەم برایە نابێ ئەبێ پێی بڵێت وامەکەوا دانیشە بەڵام خوشکەکە بووی نییە کەواتە ئەرکی هەرە ڕئیسی ئەرکی هەرە سەرەکی کێیە کە بتوانێت ئەمە بکە خۆی ئەگەر بمانێت ئەوە چارەکەن دێ پەروەردە چارەسەر بکرێتن و ئەرکە گەورەکەشی دەکەوێتە سەر خێزان و قوتابخانە کەواتە ئێمە دەبێت لە بنەڕەتەوە ئەوە چارەسەر بکرێت بە پرۆگرامی خوێندن بێدا بندرێتن لە ناو قوتابخانەکان کە منداڵەکان ئەو توندوتیژیە لە مێشکیان دەربێتن یان ئەوەتانەیە ئەو دایکانە لەگەر منداڵەکانیان هەوڵ بدەن و باوکەکان لەگەڵ منداڵەکە کەوا پەروەردەیەکی تەندروست پەروەردەیان بکەن کە ئەو جۆرە دابوونەریتە لە مێشکیان دەربێتن باشە دکتۆرە پێت وایە ئەو کەیسانەی کێتە بەردەستی ئێوە ئەو کێشانەی کە ڕۆژانە تو ئەیبینیت ئەی بیستیت چ هۆکارێک زۆرتر لە پشتیەوەیەتی ئەو کێشان وەکو تازەگوتم بەداخەوە کەوا لە کۆمەلگای کوردەواریدا لەوانەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە چاوێکی هەندێک کەم سەیری ئافرەت دەکرێت و زۆر شت هەیە کە ئافرەت تەنها بۆ نمونە ئافرەت دادێنن دەڵێن دەبێت تەنها خواردن دروستکە منداڵ پەروەردەکە نازان ئافرەت بەهرەی هەیە مرۆڤە پێش دەکەوێت لەوانەیە لە کارێکدا دەست ڕەنگینی بکاتن و پێش بکەوێتن و لەوانەیە کارگەدا بنێتن و چەندەها کەس لە دەستی کار بکە لەوانەیە ئافرەتێک بێتە بەڕێوە بەر لەوانەیە ئافرەتێک بێتە کاتە ئافرەت بەهرەی زۆری هەیە بەڵام بەو چاوە سەیری ئافرەت ناکرێتن بە تەنها بەوەی کەوا دەبێت دایک بێ و منداڵ بەخێوکە خۆی ئەوە لە خۆیدا
کارێکی زۆر پیرۆزە بۆ ئافرەت من شانازی دەکەم کە داکەم شانازی دەکەم کەەوە ئافرەتم بەڵام ئافرەت لە پاڵ ئەو بەهرەیە بەهرەی تری هەیە توانای تری هەیە کە توانای زۆر گەورەیە کە خوا پێی بەخشیوە دەبێت ئەو توانایانە بێنە دەرەوە باشە ئەمڕۆ چالاکی و گرتبوونەوە و زۆربەی قسەکان چڕەکرێتەوە لەمڕۆیە پێ دوای ئەمانە چ سوودێکە گێرن بە ئەو قۆناغە سەختەی کە ژن پیاەتە پەڕیوە لە سەردەمی زوو هەتا ئێستش لە ڕاستیدا ئەو گرتبوونەوەوانە ئەمن ئێستاش بانکێش کراوم بۆ گرتبوونەوەیەک بەڵام لە ڕاستی هەز ناکەم ئەوە تەنها فشارێکی کەمە ئەگەرمانەوەی چارەسەر بکەین دەبێ چارەسەری پلاندانان و جێبەجێکردنی ئەو پلانە بکرێتن بە دروستبوونی تیم و لە وەزارەت بۆ تا ئێستا تیمە دروست نەبووە پیاوان گلێومان لێکنەڵە خۆتان یەکدەنگ و یەکڕەنگ نین خۆتان نەتانتوانیوە مافەکە بەدەست بێنن هەرەوە نییە بچینە سەرجادە ڕاستە بە من هەر ئەوە نییە بچینە سەرجادە دەبێت فشاری گەورەتر هەبێتن و دەبێتن پلانی گەورەتر هەبێتن بۆ جێبەجێکردنی ئەو باشە لە ڕووی مرۆڤایەتی و حەزەکەم پرسیاری ئەمەد لێ بکەم بۆ ئاسایی ئەگەر پیاوێک هەموو غەریزەکانی خۆی پڕ بکاتەوە بەڵام ژنێک لادانە لە دابوونەری لادانە لە کللتور سەرشۆڕکردنی خێزانەکەیەتی ئەمە بۆ کامیان دروستە و لە هەمان کاتا بۆ هەردووکیان دروست نییە سەیرم پێدێتن زۆر جاران ئەوەی کەوا بۆ نمونە هەڵەیەک ڕوودەدا لە مابینی ژن و پیاوێک ژنەکە دەکوژێ و پیاوەکە بەرگری لێ دەکرێت کەواتە هەڵە لە بۆ ئافرەتەکە هەڵەیە بەڵام بۆ پیاوەکە بە هەڵە داناندرێت دەڵێن باژنێکی بۆ بینین دەچێتە ماڵی خۆی و ڕێگەڕاست دەبێتن کە تەماشا بکەین هەردووکیان هەر مرۆڤن هەڵەش هەر هەڵەیە بەڵام لە کۆمەڵگەی ئێمەدا ئەم جیاوازیە زۆر بەرچاوە تەنانەت لە دەستدرێژی سێکسی کە بۆ سەر منداڵان دەکرێتن زۆر جاران ئەگەر کەسە نزیکەکان بێتن و یانیش هەر کەسێکتر پەردەپۆش دەکرێتن هەبووە لەلایەن ژنی خێزانەکەەوە بۆ نمونە مینەکانی خێزانەکەەوە پەردەپۆش کرابێ بە ئەکیدی بە قسە ناکەن لەبەرەوەی دەڵێن ئەوە عیب و شەرمەیە بە گرنگەوەی لاما پەردێک کچێنی ما بێتون و ئەوی تر گرنگ نییە ئایا چی بەسەر ئەو منداڵە دەیونە لەلایەن خێزانەکە خۆی بەدایک بە داپیر خۆی پەردەپۆش دەکرێتن دکتۆرە تا چەند خانمانی ئێمە ئافرەتانی ئێمە لە چەمکی فێمینیستی و مافی ژن تێگەشتووە هەست دەکەم زۆر کەم تێگەیشتنەوە بە هەستی تایبەتی خۆمە زۆربەی زۆری توندوتیژیەکان ناڵێم هەمووی زۆربەی لەلایەن ئافرەت بەرامبەر ئافرەتەوە دەکرێتن کە ئەوە بەداخەوە ئەوەی دەبینم من زۆر ئەوە دەبینم لەوانەیە ئێستا خەڵکانێکە بێ سەیریان پێبێتن بەڵام من لەبەر ئەو کێشە زۆرێک خەڵک دەیبینم توندوتیژی ئافرەت بەرامبەر ئافرەت زۆر ناشرینترە بۆی کە پیاو بەرامبەر چ جۆرەکە ئەو توندوتیژیە بۆ نمونە توندوتیژی قسە پێگوتنیش ئەوە بۆ نمونە ئافرەتێک کە ڕاپێز دەکەن لە بۆ پەیمانگەی پزیشکی دادوەری بۆ پشکنینی پەردەی کچینی لەلایەن خەسوویان لەلایەن دشەکەی و کە قسەی پێدەگوترێ و قسەی نەشیا و بەخۆی و خێزانی دەگوتێ و توندوتیژێکی زۆر ناشرینە کە ئافرەت بەرامبەر ئافرەتی دەکاتن واتە بیر ناکاتەوە کە خۆشی ژنە خۆشی ئافرەتە چۆن ئەو توندوتیژە بەرامبەر کەسێک بکاتن کە هەست و سۆزی هەیە و مرۆڤە ڕاست ئەمە بەو پێی کە کۆمەلگایکی پێ و سالاری هەبوو ئەوی ژوا پەروەردەکراوە کەواتە وت ئێوە ئاماژتان بەوە کرد کە بێ ئەم پەروەردەکردە لە پەروەردەوە دەست پێ بکات لە قۆناغەکانی سەرەتاییەوە ئەی چی بکرێت بۆ منەوەی ئێستاکە هەیە بۆ ئەوەی کە ئێستا ئاگوزەرێ بۆ ئەوی کە ئێستا ژن پێی وایە گەرمافەکانی لە یاخود زۆربیان بەداخەوە من ئەیڵم کە لە جوانکاری لە زۆر شتی ترا قوڵیان کردوتەوە لە زۆر بابەتی کە لە ناشرینکردنی یەکترا قوڵیان کردوتەوە کاتە بێت چی بکرێت بۆ ئەمنەوەی تا ئەوەی تر پێگات بڵاوکردنەوە هۆشیاریە لە ناو خەڵکدا کردنەوەی بۆ نمونە کۆمەڵە ڕاهێنانێک بۆ ئەو ئافرەتانەی ناڵێم ئەو ئافرەتانەی کەوا خۆیان لە خۆیاندا بابەتەکان هەموو دەزانن نەخێر با بچینە ناو ئەو شوێنانەی کە پێویستیان بۆ جۆرە هۆشیاریەیە بچینە ئەو شوێنانەی کەوا ژنەکانیان هێشتا دوورە پەرێزن بزانن مانای ماف چییە ما ئەرک چییە دەبێ ئەوە لە ناو خەڵکی ئاساییدا بڵاو بکرێتەوە هۆشیار باشە دانانی یاسایەک بۆ مافی ژنان تا ئێستا نییە یاخود بۆ شایی هەیە لە یاساکانە بەرامبەر بە ژنان بۆچی تا ئێستا نەکراوە خۆشببختانە لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەرچەندە ئەوە کاری محامیەکانە باشتر دەیزانن
بەڵام ئەوەی من ئاگادار بم بە پێی ئەوەی کەوا لە پزیشکی دادوەری و پەیوەندی هەیە لەگەڵ یاسا دەزانم کۆمەڵێ ڕێنماییەکی نوێ دەرچووە کەوا قانونی عێراقی جاران بۆ نمونە قانونی غەسل العارمان هەبوو ششتنی شەرەف ئەوە ئێستا ڕێنمای نوێی پێدەرچووە و دەڵێن کوشتن هەر کوشتنە کەواتە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی بەرچاو مافی ئافرەت لە ڕووی یاساوە گرنگی پێدەدرێتن وەکو جاران نەما بەڵام جێبەجێکردنەکەی چۆنە یاساکە هەیە ئایا جێبەجێکردنەکەی وەک خۆیەتی ئەگەر خەڵکەکە بۆ نمونە یارمەتی یاسا بداتن یاسا جێبەجێ دەکرێت بە ئەکیدی یعنی بۆ نمونە ئەو تاوانبار ڕادستی یاسا بکرێتن و بخۆی دام پێ بداتن و شاهێت هەبێتن و پەردەپۆش نەکرێت بەڵێ یاسا بە ئەکیدی جێبەجێ دەکرێت لە بەرەوەی ڕێنمایی نوێی پێدەرچوە خۆشبەختانە ئەو قسەیە دەکەم لە بەرەوەی بەڕاستی جاران کە قانونی غەسل العار هەبوو کە بەڕاستی ئەو یاسایەکی زۆر ناشرین بەرامبەر ئافرەت ئێستا ئەوە ڕێنمای نوێی لە هەرێمی کوردستان پێدەرچووە کە شتێکی زۆر جوانە و پاڵپشتی ئافرەتە زۆر باشە دکتۆرە دیلمان بۆ پێی کە ئێوە کەیسەکان زۆربیان کێنە بەردەستان تایبەتە بە ئافرەتان یاخود شەرەف یاخود مناڵان دەستدرێژی سێکسی بە ئێوە لە ناو ناوەندەکان پێتان وایە لەو شوێنانە توێژەرتان هەیە تا قسە بۆ خێزانەکان بکەن نەکا خودی قوربانیەکە بگرە ئەوانەی دیکەش چۆن ئێوە ڕێنماییانەکەن هەرەوەندە بەستەکە لە ڕووی تەندروستیەوە کێشەکانی بۆ چارەسەرکەن یاخود لە ڕووی دەرونیەوە چ ڕێنماییەکیان پێیان خۆی لە هەموو شوێنێکدا بەشی دەرونی زۆر زۆر گرنگە چ پزیشکی دەرونی بیت توێژەری کۆمەڵایەتی دەرون ناسەکان بن ئەوانە دەورێکی زۆر گرنگیان هەیە لە چارەسەری ئەو کێشانە لە ئێستادا دەبینم وە بەرەبەرە ئەوانە تۆزێک چالاک دەبن بۆ نمونە خڵ و ڕاهێنان دەکرێتەوە بۆ توێژەرەکان بۆ دەرون ناسەکان یان بەرامەتی تەلەڤیزیۆنی دەبینم سەبارەت بە کێشە دەرونیەکان و ئەوانە چۆن چارەسەر دەکرێت ئەوەی ئێمە پێمان دەکرێت وەکو پزیشک لە ناو پەیمانگە پزیشکی دادوەری بەشێکی تایبەتمان نییە بەڵام ڕێنمایی خەڵکەکە دەکەن کە چۆن دەگا بە عیلاجی نەفسی و ئەوانە وەردەگرێتن کە پێویستی بێت. دکتۆرە زۆر پێم خۆش بووم ڕۆبەیەکەوە گفتوگۆمان کرد لەسەر 8 مارس خۆشحاڵ بووین کەم ڕۆژ میوانی بەیانی 24 بووی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت زۆر سپاس دەکەم ئاژەخە مەمنون زۆر سپاس. ڕێکخراوی ئەنجومەنی سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستان بە بۆنەی 8 مارس ڕۆژی گیانی ئافرەتان لە ڕێگەی بەخشینی خەڵاتەوە ڕێزلێنانی لە بەشێک لەو ئافرەت و خانمانە کرد کە لە مێژووی ڕێکخراوەکە پێدیاگیریان لە دەستکەوت و مافەکانی ژنان و کاریشیان بۆ بەرزکردنەوەی هۆشیاری سیاسی ژنان و بەشداریکردنیان لە کار و بارە جۆرا و جۆرەکاندا کردو. 8 مارس ڕۆژی گیانی ئافرەتان ئەو ڕۆژەی ژنان خۆنی بەدەستێنانی ئازادی و بەدەستێنانی مافەکانیان کردەکردار لە هەرێمی کوردستانیش خەباتی ئافرەتان بۆ بەدەستێنان و بەرەو پێشبردنی مافەکانیان بەردەوامە. پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوە پیشەیەکانیەوە کار بۆ پێشخستنی ڕۆڵی گەنجان و ئافرەتان لە کوردستان دەکات. دیارە هەرێکە لە ڕێکخراوەکانی قوتابیان و لە ئەوان و ئافرەتان پلانی تایبەتی خۆیان هەیە پلانی کورتخایانیان هەیە پلانی درێژخایانیان هەیە بە گفتوگۆ لەگەڵ لایەنی سکرتارێتەکانی خۆیانەوە بە ڕاوێژ لەگەڵ دەستەی جەماوەریەکانە کار و پلانی باشی بۆ دانین کە شێوازی جێبەجێکردنەکەی چۆن بێت چونکە بە دڵنیایی ئەوانەیە چ ئافرەتان چ قوتابیان چ لاوان سەرمایەکی مرۆیی گرنگن کە کۆمەڵێ بەرهەمی جوان لە ناخیانە هەیە و لە پلانیان هەیە ئێمە هەمیشە دەبینە پشتیوانیان بۆ جێبەجێکردنی کارەکان بۆی پێگەیەکی بەهێزیان هەبێت لە ناو کۆمەڵگاکە. ڕۆژی 8 مارس بووە دەرفەتێک بۆ ئەنجومەنی یەکێتی ئافرەتانی سلێمانی تا ڕێز لە ماندووبوونی ئەو ئافرەتانە بگرن کە هەم لە سەردەمی پێشمەرگایەتی و هەم لە ناو شارەکاندا توانیویانە ڕۆڵیان هەبێ لەسەر پرسەکانی ژنان. بە پێیسمانزانی ئاوڕێک لە مێژووی خەباتی خۆمان بدەینەوانێ و بۆیە ئەمڕۆ خڵاتمی بەشکۆوە ڕێزمان لەو ئافرەتانە گرتووە کە لە ساڵی 1991 تا ساڵی 2019 خزمەتیان بەڕیزەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان کردووە لە سلێمانی بەشکۆ ئەمڕۆ ڕێزیان لێ دەگرین پێیان دەڵین ئێمە ئێوەمان لە یاد نەکردووە ئێمە درێژە پێدەری ئەو ڕێبازی ئێوەین بۆ خزمەتکردن بە کوردستان و بە ئافرەتان
بۆیە ئێمە ئەوان وەکو قوتابخانەیەک دەبینین کە دەیان و سەدان ئافرەتیان پێگەیان و ئەمڕۆ لە پێگە و لە شوێنی جیاوازدا خزمەت بە کوردستان دەگەێنن. یەکێتی ئافرەتانی کوردستان توانیوەتی مێژوویەکی گەورە بۆ هەموو ئافرەتانی کورد تۆمار بکات و توانیوەتی ڕۆڵێکی گەورەی هەبێ لە بەرەو پێشبردننی هەموو کار و پیشەکان و توانا و هزر و ئافرەدا منی شێکێکم لەوانە کە لە ناویکێتی ئافرەتان کار دەکەم و کە ئەزمونێکی زۆر باشم لەیەکێتی ئافرەتان وەرگرتو و توانی ومە هەموو ئەوانەی ئەو توانایی کە خۆم هەمە بی بەمە پێش و خزمەتی هەموو ئافرەتەکان کەم. ڕۆژی گیانی ژنان لە هەموو هەشتێکی مارسدا لە سەرانسەری جیهان لەلایەن ژنانی ئازادی خوازەوە بەڕێوە دەچێت. مەبەست لە ڕۆژی گیانی ژنان ئەوەیە کە پێداگری لە دەستکەوت و مافەکانی ژنان بکرێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. هەر لە ڕۆژی گیانی ژناندا ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ڕایگەیاند جیاوازی لە نێوان موچەی ژن و پیاواندا هەیە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناش کێشەیەکی گەورەتر کردووە، ئەم کێشەی زۆر زیاتر کردووە و باسی ئەوشیان کردووە کە لە ئەمریکای لاتین 4 ملیۆن ژن بێکارن. ئیتر ژنانی کورد وامەزانن کە هەر لە هەرێمی کوردستان و لە کوردستان مافی ژنان نەخورێت بگرە لێرە زۆر باشترە، بگرە لێرە ژنانی ئازا و ئیشکەر و ئەو کەسانی کە خاوەندەهاتی خۆیانن زۆر زیاترە بەراورد بە وڵاتانی پێشکەوتوو کە ئێمە پێمان وایە لەوێ تەواوی مافەکان درراوە بە هەموو مرۆڤێک بە ژن و بە پیاوە. بەڵام نا ئەوەی لێرەیە ڕاستە ناحەقیە، ڕاستە نایاساییە لەگەڵ کوشتنانین بۆ هیچ مرۆڤێک، بەڵام هێشتا بەراورد بە وڵاتانی کە زۆر پێشکەوتون ئێمە ژیانێکی باشتر و ئارامترمان هەیە کە ئەتوانین خۆشمان زیاتر باشتری بکەین. بۆیە سەباسی ئەوتان بۆ کەم کە لە گیاندا چەندین ژنی سەرمایەدار هەن، ژنی دەوڵەمەند هەن، ئەم ئینهاوسە دەبینین و دواتریش بابەتێکی دیکەتان پیشان دەدەم و بۆتان ڕوونەکەمەوە کە ژنە دەوڵەمەندەکانی جیهان کێن و چکارن. دەما بەلاوبوونا ڤایرۆسا کۆرۆنا لە وڵاتی پیرۆ باندۆرەکە خراپ لە ژنێن وی وڵاتی بوو کو هەژمارەکە مەزن جوان بێ کارمان. نەها تەدبیرên کۆرۆنا لە پیرۆ بداوی بوون و ژن vegeriyan kar lê bi mûçeyekî kêm û piraniya wan ji karê hikûmî bê parman e. بەریا بەڵاوبوونا ڤایرۆسê کۆرۆنای me 25 بۆ 27 دۆلارە ئەمریکی وەردەگرت بەرامبەری پاقشکردنا خانیان نەها بە tenê 17 دۆلاران دەدەن me. Ez neçar qebûl dikim vê derfetê tu derfetên karî tune ne. Rêxistina kar ya navdewletî didezanîn belavbûna ڤایرۆsa kۆrۆna bandoreke xirab û mezin li jinan kiriye ku tu dema qedexeyê de 24 milyon jin li Amerîka Latînî bêkar mabûn. Rêxistina navbûrî ragihancî niha û tevî vegera derfetên kar lê hîn 12.4 ji jinên deverê bêkarin. Beriya hatina ڤایرۆsa kۆrۆna welatên Amerîka Latîn gelek tedbîr ji bo tunekirina cudahiyên navbera mûçeyên jin û zilaman wergirtibû. Lê kۆrona rewş vegerand wek beriya 10 salan. Di roja cîhanî ya jinê de rêxistina kar ya navdewletî dibêje bandora belavbûna kۆrona hîn jî berdewam e li ser jinan ku niha 4 milyon jin li Amerîka Latînî bêkarin û ya got kar dike jî mûçeyên wê jiya zilama kêmtir e. ئێستا پێنج لە دەوڵەمەندترین ئافرەتانی جیهانتان پێناسێنم کە یەکەمیان فرانسوا بێتکۆرتە کە لە ساڵی 1953 لەدایک بووە، بازرگانە، خێرخوازە و نووسەرە، پیانۆژەنە، ملیاردێریشە لەگەڵیا. لە ئێستا دەوڵەمەندترین ئافرەتی جیهانە، سەرمایەکەی 84.2 ملیار دۆلارە. دایکی لە مانگی لولیەی 2017 کۆچی دوای کرد، دوایەوە سامانەکەی لە ڕێگەی کۆمپانیای هەڵگری خێزانەکەیەوە تێتیس و بەرهێن و نرخی بەرزی پشکەکانی ئەلئۆریال لە بۆرسەدا 3 ئەوەندە بۆ زیاد کرد. و دووەم ژن ئالیس لوئیس واڵتنە لە دایکبووی 7 تشرینی یەکەمی 1949 و ئەمریکیە. سەرمایەکەی 6.5 بلیۆن دۆلارە، کار دەکات بۆ کاری پەروەردەیی، خێرخوازی
و باشکردنی پەروەردە، باشکردنی تەندروستی بەرەو پێشبردننی هەلی ئابووری بۆ هەمووان. لە ساڵی 2011 مۆزەخانەی کریستاڵ بریجەکانی هوەری ئەمریکی لە بێنتۆنڤێل لە ئارکانساس دامەزراند وەک کورسی و ئەندامی ئەنجومەن خزمەت دەکات. ئەو ئەندامی دامەزراوەی خێزانی و واڵتنە و دامەزرێنەری دامەزراوەی ئالیس ئەلواڵتنە. سێەم ژن جولیا مارگرێت فلشێر کۆشە کە لە دایک بووی 12 نیسانی 1962 کەسێکی کۆمەڵایەتی و ملیاردێرە و خێرخوازە و یەکێکە لە دەوڵەمەندترین ژنانی جیهان. مێردەکەی داڤید کۆچ کە لە ساڵی 2019 کۆچی دوایی کرد سەروەتەکەی بە میرات بۆ مایەوە. لە مانگی کانونی دووەمی 2020 فۆربیس نرخی نێتی خۆی و خێزانەکەی بە 43 میلیارد دۆلار دەخەمڵێنێت. چوارەم ژن ماکەنزی سکۆت کە حوتی نیسانی 1970 لە دایک بووە. ڕۆمانوس خێرخوازێکی ئەمریکیە هاوبەشی ئەمازۆنە و ئێستا هاوسەرگیریەکەی لەگەڵ جێف بێزۆس هەڵوەشانۆتەوە. لە مانگی نۆڤەمبەری 2021 سامانەکەی 62.2 بلیۆن دۆلاری ئەمریکیە کە قەرزی لە سەدا چواری لە ئەمازۆنە. بەم شێوەیە سکۆت سێم ژنی دەوڵەمەندی ئەمریکایە و چوارەم ژنی سەرئاستی جیهانە و 21 هەمین کەسی دەوڵەمەندی جیهانیشە. سکۆت لە ساڵی 2021دا لەلایەن فۆربیسەوە بە بەهێزترین ئافرەتی جیهان و یەکێک لە 100 کەسی کاریگەر لە ساڵی 2020 نامدرا. پێنجەم ئافرەت جاکلین مارسا لە دایک بووی دەی تشرینی یەکەم 1939 و بەرهێنێکی ئەمریکیە لە مانگی نیسانی 2021 لەلایەن بلومبێرگ بلیۆندەرز ئیندێکس لە پلەی 48مین دەوڵەمەندترین کەسی جیهان دیاریکرا. سامانەکەی 43.4 بلیۆن دۆلاری ئەمریکیە و ئێستا پێنجەم ئافرەتی دەوڵەمەندی جیهانە. بینەوە ناوخۆ لە شاری سلێمانی پێشانگایەکی تایبەت بە هونەرمەندی دیاری بواری شێوەکاری چیمەن ئیسماعیل کرایەوە. چیمەن ئیسماعیل یەکێکە لەو شێوەکارانەی خاوەنی چەندین پێشانگای تایبەتە لە ناو کوردستان و بە هەمان شێوە لە دەریشەوە پێشانگای کردوتەوە کە لە ڕێگەی کارەکانی و توانێتی گزارش بکات لەسەر زۆرێک لەو ڕووداوە تراژیدیانەی بەسەر میلەتی کووردا هاتوون و جگەلەوەی کە چەند پێشانگایەکی تایبەتیشی بە گوڵ کردوتەوە. با کارە دەستێکان و ئیشە جوانەکانی خانمێکی کورد خاتوو چیمەن ببینین. هونەرمەند چیمەن ئیسماعیل ڕەشان لە دایک بووی سلەیمانی ساڵی 1970 کۆلێژی هونەرە جوانەکانم تەواو کردو لە بەغا. ئێستاش مامۆستای پەیمەنگای هونەرە جوانەکانم. پێشانگاکانم ئەمە 16هەمین پێشانگای تایبەتیمە. بێجگەلەوە سێ کاری پێرفۆمانسم هەیە. نووسین و دەرهێنانی شانۆگەریەک تایبەت بە ژیاننامەی هونەرمەند حسەین مسری. بێگومان بەشداری زیاتر لە 50 پێشانگام کردووە لە ناوەوەی هەرێم و دەرەوەی هەرێم. جگەلەوەی کە بەشداری زۆر پێشانگام کردو لە دەرەوەی وڵات وەکو لە فەڕەنسا، لە ئیتالیا، لە بەریتانیا، لە یابان.
لە ڕاستیە من هەمیشاڵێم ئێمەنەوەی جەنگین، ئێمە لە جەنگا لەدایک بووین و لە جەنگا ژیان ئیتر نازانم بەرەو کوێمانە بە ئەم جەنگانە. ئەگەر جەنگەکان سیرکەیە و جەنگانی کە بەرامبەرمان کراوە وەکو جەنگە نەتەوایەتیەکان بێت، جەنگە ناوخۆیەکانی خۆمان بێت، هەموو ئەمانە ڕنگانەوەیەکی زۆر دیاریان هەیە لە کارەکانما، مەسەلەن وەکو کارەساتی هەڵەبجە، کارەساتی ئەنفال، کارەساتی شەنگال، شەڕی براکوژی، ئەم بابەتانە چۆنەڵی مەساحەیەکی زۆریان لە کارەکانما داگیر کردووە. ئەم پێشانگایەشم کە تایبەتە بە گوڵەوانێ سێم پێشانگای تایبەتیمە لەسەر گوڵ. بەڕاستی لە دوای هەموو پێشانگایەکی گوڵم چیرۆکێک هەیە. لە ساڵی 2000 کە یەکەم پێشانگام بوو، لەو قۆناغەیە تازە ئیشم تەواو کردبوو لەسەر پرۆژەی خوایە وەتەن ئاواکەی کە باسی ئازار و خەمەکانی شەڕی براکوژی مەکرد کە چ کاریگەریەکی قورسی هەبوو لەسەرمان. لە چاوەڕوانیا بووین، لە چاوەڕوانی ئاشتەوانیا بووین لە بینی لایەنەکانە. لەو چاوەڕیانە ویستم ئارامیەک بۆ خۆم یەکەم جار بوو کە تابلۆی گوڵ بکەم. لە پێشانگای دووهەما کە 2014 بوو بێگومان، دوای سەفەری هاوڕێ و هاوسەری خۆشەویستم حسەین مسری بە قۆناغێکی زۆر قورسا ڕۆیشتم. یعنی قۆناغێ بوو ینی ڕەنە باسکردنی زۆر نەتوانم ینی باسی ئەو قۆناغە بکەم، بەڵام لەبەر یاروی کوڕم و ئەو ئەزیزانەی کە لە دەورم بوون، لە هاوڕێیان، لە کەسەکان، لە دراوسەکان، لە خوشک و برا، لە خزم و کەسوکاری حسەین کە هەموو خۆشەویستیەکی زۆر زۆریان نامێ کە بوەستمەوە کە من نەکەوم وەکو ئەو گوڵانە بگەشێمەوە. هەستم کرد نابێت دەبێ من شتێ بکەمەی چۆنم هەموو جوانیە مەیرێتێ، ئێ باشە لە گوڵ جوانتر نییە. دەستم کرد بە وێنەکێشانی گوڵ بۆ ئەوەی کە پێیان بڵێم من زۆر سوپاسگوزارتانم کە منتان وەستانەوانێ. هەڵبەت 8 مارس لەوە هاتووە یاخود بیرۆکەکەیەوەیە کام ڕۆژە بتوانرێت بە ڕۆژێکی جیانی ژنان ناو بنرێت وە کێشە و داخوازیەکانی ژنانی تیا چڕ بکرێتەوە. خواستەکانیان بۆ یەکسانی لە مافەکان و هەستانەوەی خەبات لە پێناو لە ناوبردنی نایەکسانی لە مافەکانیاندا زیاتر زەق بکرێتەوە، هەم لە ڕووی بیر و باوەڕەوە، هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە. بۆ ئەم بۆنەیە زیاتر هاندانی خانمانە کە بتوانن بۆ وێرانە هەوڵ بدەن شان بەشانی پیاوان کار بکەن بە بێبیرکردنەوە لە جیاوازی ڕەگەزی تا ژیانێکی باشتر بەدەست بێنن، تا بتوانن هەمومان بە یەکدەنگ بڵین ئێمە مرۆڤین، پێشەوەی ژن بین، پێشەوەی پیاو بین. ئێمە ئەتوانین ئەم کارە بکەین، ئیتر لەوانەیە پیاوێکیش بتوانێت، لەوانەیە نەشی توانێت، ئێمە بتوانین یاخود نەیتوانین. تەنها شتێک کە ئەو گرنگە مرۆڤ بیزانێ ئەوەیە کە پێشەوەی ژن بە یا پیاو بێ مرۆڤە. بام کارە ببینین. 8 مارس بیرۆکەی ڕۆژێکە کە بتوانرێت بە ڕۆژی جیهانی ژنان ناو ببرێت و کێشە و داخوازیەکانی ژنانی تێدا چڕ بکرێتەوە. خواستەکانیان بۆ یەکسانی لە مافەکان و هەستانەوە و خەبات لە پێناو لە ناوبردنی نایەکسانی لە مافەکاندا. لە ڕۆی بیر و باوەڕەوەش ئەم بۆنەیە زیاتر هاندانی خانمانە بۆی بوێرانە هەوڵ بدەن و شانبەشانی پیاوان کار بکەن بە بێبیرکردنەوە لە جیاوازی ڕەگەزی تا ژیانێکی باشتر بەدەست بهێنێت لە ڕێگەی ئەو کارێک کە خۆی خواستی لەسەریەتی.
یاسایەکان بە شێوەی گشتی نەفەسی جیاکاریان تێدانە بەڵام بەداخەوە لە کاتی جێبەجێکردن زۆرجار واهەیە ئەو نەفەسە دەبیندرێ بۆیە ئێمە دەبی بە دوواداچوون بکەین ئەگەر لە ناو یاسایەکان ئێستا مەسەلەن یاسای کار لە حکوومەتی هەرێمی کوردستان دێ ئیشی زۆرمان لەسەر کردیە لەگەڵ لێژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ چووکە زیاتر پەیوەستە بەوان ئەو بەشەی پەیوەستە بە مافی ئافرەت لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمان و کۆمەڵێک لایەنی تری پەیوەنددار کە قسەمان لەسەری کرد زۆر گرینگە مافی کار هەلی کار بەرەو یەکسان بوون بەرەو یەکسانی جەندەری بچی هەنگاوی باش لە هەرێمی کوردستان نراوە چ لە پەرلەمان و لە حکوومەتی هەرێمی کوردستان و بزات لەو کابینەیە دەبینین زۆرێک لە ئافرەت لە ئاستی بەرپرسیارەتی وەرگرتنی پلە و پۆست زیاد بووینە. خەباتی ژنان لە زۆربەی وڵاتانی جیهاندا وەڵامی شاوی خۆی وەرگرتوتەوە. ژنان لە پەرلەمان، سیاسەت، هونەر، ئەدەب و وەرزش و زۆر بواری دیکەدا پێگەی تایبەت بەخۆیان جێگیر کردووە. کەم بواری ژیانی کۆمەڵایەتی و سیاسی لە ئاستی جیهاندا دەبینرێ کە دەستی ژنانی تێدا نەبێت و ژنان یەکێک لە ڕۆڵگەێرانی سەرچێم بوارانەدا نەبن. ئێستا یعنی لە هەرێمی کوردستان بەرکارەوە کاری پێدەکرێت ئەو یاسایانە یاسای کۆنن و پێویستیان بە هەموارکردنەوە هەیە. بۆ ئەو مەبەستە هەرێمی کوردستان دیارە هەنگاوی باشی ناوە لە ساڵی 2008 چەند بڕگە و مادەیەکی یاسایباری کەسێتی هەموار کردووە. هەروەها لە ساڵی 2011 یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دەرچوو لە هەرێمی کوردستان کە یاسایەکی باش بوو بۆ ئەوەی کە ژنان بتوانن یەکسانی بەدەستبێنن و ئەو یاسایە لە بەرژەوەندی ژنان دەربچێت چکە بەڕاستی تاکو ئێستا ئێمە بڵین و نەڵێن کۆمەلگایەکی پیا و سالارین. ژنانی کورد لە نووسینەوەی مێژووی 8 مارسدا ڕۆڵیان هەبوو و بێبوونی ژنانی کورد و باسکردن لە مێژووی چالاکیەم توێژەی کۆمەلگا 8 مارس بەتاڵ دەبێتەوە لەمانای ڕاستەقینەی خۆی. ئافرەتانیش داوا دەکەن کاری جددیتر و پلانی شیاوتریان هەبێت بۆ بەرجەستەکردنەوەی زیاتری پرسی ژنان چ لە ناو خۆیان هێزەدا و چ لە ناساندنی کار و چالاکیەکانی ژنانی کورد بە دنیای دەرەوەدا. شەیمەباییز کوردستان 24 هەولێر. ئەم ڕۆژار بۆ نەکراوە کە باسی کێشە و گرفتەکان بکەین ڕاستەوە بۆ خۆی کارێکی جددیەوێت بەڵام بێ لایەنێکی دیکەی جوانی ژنانیش پیشان بین هەم لە هونەر لە کللتور لە ڕنگینی لە دەنگ خۆشی بتوانین ئەم ڕۆژ هەندێک خۆشی ببینین لە بینینی خانمێک کە دەستکەوتەکانی دیارە خانمێک کە دەنگی خۆشە خانمێک کە جوانە خانمێک کە ئیشەکە بۆیە ئەمڕۆ میوانداری دوو هونەرمەندی ئازیزمان کردووە خانمێک و کوڕێک کە دیلما سۆفیە وەکو هونەرمەند لەگەڵمانە بێم خانمە و سامر بیلالیش میوزیک ژەنە لەگەڵمانە بێ بەخێر هاتن بانیتان باش و پیرۆزبەیەم ڕۆژە لە تۆشەکەم خاتە دیلما. زۆر سپاس مەمنونم ڕۆژی جیهانی ئاژنان لە تەجی پیرۆز بە لە هەر ژنێکی کورد پیرۆز بە کێفخۆشم حازرم میواناتەمە زۆر سپاس بۆتە. زۆر سپاس کاک سامر پیرۆزبایی ڕۆژی جیهانی ژنان لێ مناکەی؟ وەڵاهی پیرۆز بێ زۆر سپاس پیرۆزبایی لە هەموو ژنانەکەین دەستان خۆش بێ. دیلما پێم خۆشە بە کورتی باسێکیەوەمان بۆ بکەی ماوەی چەندێکە دەستێکرۆ بەکاری هونەری دواتر یەکسەر بەیانەکەمان بە میوزیک و گۆرانی بڕازێنینەوە. لا سەرچاوان دیلما سۆفیمە خەلکە باژارێ کوبانێمە 9 ساڵن لە کوردستانی دمینم لە هەولێرا سەر بخوا هەر دناف کاری هونەرێدا مژولم خودی 4 بەرهەمین کلیپم هەر ئەوە سەرکەوتوبی بە هیوای بەردەوامیت. مەمنون. یەکەم بەرهەم پێشکەشمانەکە یاخود لە ناویانە کامیان زۆر لات خۆشە؟ ئێستا گۆرانیەکە دیاری وە بکەم دیاری هەر ژنێکی بکەم نەیامنە سترانە مامۆستا برادەرە ئەمێ دیاری تە بکەن و دیاری هەر ژنێکە کورد بکەن هێویمە نەتەنی ئەڤ ڕۆژ ئەم بێژن ژمەرە بێ ئەس ناوێژم هەر ڕۆژی ژمەرە بێ لێ ئەمێ بێژن هێویە ژیانەکە خۆش بۆ هەر کوردێکی هەر ژنێکی بۆ هەر کەسێکی ئینشاءالله فەرموون زۆر سپاس.
ئەو دەنگە خۆش و ناسکە سپاس خانمانی کۆبانێ ئازان ئەکرێت دەنگ خۆشیش بن ئەکرێت چەند ینی بەهرەی دیکەیان هەبێ ماوەی 9 ساڵە لە هەرێمی کوردستان باشە چ کارتان کردو بۆی کە لە ڕێگەی هۆنەرەوە خزمەت بە ئافرەتان بکەن هەر بخۆی کە من ڕاوەستم لەسەر ستێجێکی هەر ئەڤە بخوا شانازیە ژمەرە ژبەر ئەم خەلکێن کوبانەیان کورد بە تەواهی لە جەمە ئەڤیەک نەبسانە هەیە و ژنێک دەرکەوێ سەر هەر ستێجێکی سترانان بێژێ یان ژنێک کارەبێ دە هەر جهیدە سترانان بێژێ یان سترانان بێژێ بخوا عیبە شەرمە جەمە دەبینن وجا ئەم دەبینن نها دوان دەمێمەی نەهادا پێشکەتن چێ بووە ژنên کورد یان keçên کورد stranan dibêjin gelekî ji wan hene müzik jenin gelekî ji wan hene wekû cenabê te pêşkêşkarin wekû ez dibînim tiştekî xweş e yanî jin bûye xwedî mav jin bûye xwedî biryar tiştekî baş e yanî زۆر باشە پێشەوەی گۆرانێکی دیکە دەست پێ بکەین پێم خۆشە بزانم دۆخی ژن لە کۆبانێ لەگەڵ هەولێر لەگەڵ شارێکی دیکە چۆنە لە ڕووی ئازادی ژنانەوە فەرق و جداهی نینە هەر یەک تشتە هەر لە هەولێرژی ئەس دەبینم ڕاستی وەکو عەشائرتیە گرتینە هەنەکی لێ هەر ئەوە ینی gelek ئەم بێژن gelek کەس جوان تەقەبول ناکەن ژن دیسە ئەم vegeriyan li ser wê xalê ku her kes teqebil nakê jin stranan bêje yan jin derkeviyan gelekî ji wan hene em bêjin bi çawekî nebaş sêrî me dikin û gelekî ji wan hene jî rastî min ev yek nedîtiye yanî heta ham nedîtiye kes bi çavekî nebaş sêrî min bike ez dibînim tişt nebaş yanî enerjiyeke baş didin ema باشە ئەمە لە هەموو جیهان بەم شێوازەیە بەڵام ئەوی کە گرنگە لای منەوەیە کە ژنێک پشتگیری ژنێک بکە باشترە کەواتە پێمان خۆشە سەگوێمان لە گۆرانێکی دیکەی تۆ ژمارە دەبێت سەربلندی وەختی ئەم دەبینن ژنێک ڕاستە پێش ئەم بێژن بوێرەیە ئاری وێت شانازی پێواکەین تشتێکی گەلێکی خۆشە ڕاست دەکەواتە بۆ ئێنەرژی و گۆرانێکی دیکەمان ئەمێسترانێکی بێژن لێنە وەکو ئێنەرژیەکی ژنان ڕێیان تشتێک ئەمێ دیاری وا بکەن دیاری ئەو ژنێن دەرد و کول دیتە نەوێ جارێ بهێوی مەبدلێ وابێ پێمان خۆشە دەردی گران ژناف دەردان خۆل دڵدانی و نەما بەردان دەردێ گران ژناف دەردان خۆل دڵدانی و نەما بەردان پۆرێ سەرێ من سپی بوو دل بووە هێلینا دەردایێ پۆرێ سەرێ من سپی بوو دل بووە هێلینا دەردایێ دەبێ میادێ من بێداوی البەختێ تەمە و البەختێ خودان دەبێ میادێ من بێداوی البەختێ تەمە و البەختێ خودان یارێ منە شوی حەز دکەم من دنیایê sozek cerdayê عمرê min şwî hez dikem min dinyayê sozek cerdayê law bawer bike ji min tu evîn û dermanê min ger ji bo te birîndar bim tu حكيم البرين من ger ji bo te birîndar bim tu حكيم البرين من دەنگە
دەستت خۆش بێ دەست پەنجەی تۆ سەر خۆش بێ کاک سامر ئەمڕۆ بەرنمەکەمان چونکە خانمێکی دەنگخۆشمان لەگەڵم هونەرمەندە پێمان خۆش بوو ماوەی بەرنمەکەمان کەمێکی دیکە درێژکەینەوە تا گوێمان لە گۆرانی و میوزیکی زیاتر بێ کاک سامر میوزیک ژەنین لەگەڵ ئافرەتان خۆشترایە لەگەڵ پیاوان بۆ نمونە لەگەڵ دەنگی ئافرەتێک خۆت پیاوان جیاوازی نییە والله يعني طبعا جوازي نییە هەر دەنگێک تایبەتیە خواهی خۆشببوونە خواهی بەڵێ يعني هەردووژی خۆشن هەردوو کامیان زۆرتر ماندووتەکەن بۆ نمونە لە کاتی پرۆڤەیە بەتەکید ئێمە باشترن پێم خۆشە هەردوو خۆشن ڕاستی ئانا دوارێ کوردی دێ دەنگێ زلاما بێتر ینی ئەم چۆنداکۆکیەکە لە خۆیان ژنای ڕاستی ینی چەند کاتە پێ وانە ژن زووتر وەریەگرێ یاخود ژن تەرکیزەکانی والله ئەو شتێکە شخصی نە سەر ئینسان دمینە پێم خۆشە جیاوازیە نەبێت فێر دەکەم ئەس دبینم وەک هەبن ینی مەسەن سەر تشکی شخصی دمین ڕاستە سەرکەوتون بێگومان وایە ئەکەوێتەوە سەر بەهرەی مرۆڤەکانەکە ژن بێ دیلما چه گۆرانەیەکت زۆر بەهەستەوە بۆ هاتووە و توتە ینی کاریگەری بۆ نمونە ڕووداوێک هەبوو بێ لەسرت ئەو گۆرانیەوە بۆ هات بێ ڕاستی سترانە سەفەرێ ji peyvê awazê bavê min bûn wekû em bêjin divan wextê me dawî da ku kesek nîne kesekî wan li derve ye kesek nîne kesekî wan nebûye penaber her wekû nimûne çi bêt xort û keç bên yan dayk û kur bêt yan her kî bêt yanî her kesî xerîbiyê dîtiye Vica strana seferê ez nabêjim jînha çunke gelekî xemgîniye em naxwazin xuşkên me dayikên me jinên Kurd xemgîn bibin bêtir Vica strana seferê belê em karin biriya stranan jî weke dibêjin êşên xwe derdên xwe derdên jinan derdên her kesî diriya stranê re em derxin vica stran hene wekû taybetmendiya wê li cem me hebin باشە کەواتە ئێستا بە دڵی خۆت بە ئارەزوی خۆت یەکێک لەو سترانانەمان پێشکەش بکە من قیزک نازک 14 سالی حوشا مالا باوی خود مالی من قیزک نازک 14 سالی حوشا مالا باوی خود مالی ازيد بكم حوشة خير وخالي ازيد بكم حوشة خير وخالي امان امان رندي امان 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 جاني امان 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 رندي امان 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 جاني امان امان شالو كمبر جانم بر بجناته بسكو كيزي خالل سريكته قلد بارش برجانياته جن شيرينه ياري او كنيته امان امان رندي امان 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 جاني امان 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 رندي امان 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 جاني امان امان دەنگت هەر خۆش بێ بۆ هیوام کە بەردەوامبی لە گۆرانی وتن لەوەی کە بتەوێت ئەو ئامانجی هەتە لە ڕێگەی هونەرەکەتەوە بیگەێنی زۆر خۆشحاڵ بێ شو
دەنگت هەر خۆش بێ دیلما پێمان خۆش نییە جارێوا زوو بەجێت بێڵین ئێمە هاوکارانم ئاماژیان پێکرد کە ماوەی بەرنمەکە دوور درێژترەکەینەوە تا زیاتر گەمان لە میوزیک و گۆرانی و دەنگی خانمێک بێت پێمان خۆشە بێ دیلما حەزەکەم بزانم کێ زۆر پاڵپشتە کێ زۆر هاوکارتە یارمەتی تایە لە کارەکانە بەردەوام ئەو ئەرکانەی هێتە بەشێکیانت لەگەڵ هەڵەگرێ من شمالباتێک هوەریمە یعنی باێ من سترانبێژە هوەرمەندە هەروها دایکا من بەری من نەورۆزان بە باێ من رستران دەگوت ویجا برای من میوزیک ژنە لە کیبۆردی دە ویجاش بەرێیەکێ ئەس بینە ماڵبات مرە ئالیکارە مرەمانە ئالیکاریا من دکن حتا ئەو مرەنە ئەزی بەردەوام هەر بەردەوام بێ و بە هیوان بۆ خێزانە باشە نمونیان زۆر بێ بۆ هەموو کچەکانی دیکەش کاک سامر تۆ تا چەند هاوکاری لە ئەو ئەرکانی کە ژنان هەیەە یارمەتی دەریانی پێت خۆشە بێنە ناو ئەو بوارەوە کە هوەر و گۆرانی وتنە بنسبەتی من ینی ئەس دوارێ موزیکێ مامۆستەمێ مامۆستای موزیکێ پەیمانگەهێک هەیە زیاتری تەڵەبێ من کچن یانی ئافرەتن جنن ئەس گەلێک یارمەتی ددموان ئالیکاریاوان دکەم وان فێر دکەم وەکت بێکێ ماسی ئینشاءڵڵا پەیمانگاکەتان ئەو شوێنە کە میوزیکی تیا یاخود ئەوانانی ئەیڵێنەوە یاخود بڵین هەموو ئەو کەسانی لەیە کە لە هەر چوار پارچە کوردستانەوەی هاتوون یاخود زیاتر ڕۆژ ئاوا لێرەنیان باشووریش بەر لەگەڵتان فێرخوازە طبعا ئەم لەوێ دەکەێنێ هەولێرێن پەیمانگامە تەڵەبێمش هەموو پارچەیە کوردستانێنێ زیاتری وان خەڵکی باشوور و ڕۆژاوانە طبعا و هەی باکوور هەنێ ڕۆژهلات هەنێ عەرەب هەنێ خەڵکی حتا ئەژنەبی هەن ینی مثلا طەڵەبێمە هەنێ ئەڵمانن هەنێ جنسیاتێک غەربیە سەرکەوتوو بن دیلما ئەو کاری تویکەی ئەو هوەرەی تۆ ئەیکەی ئەگەر لە ناو خێزانێکی هوەرمەند و بەو شێوێ نەبووە ئەو توانی بیکەیت یاخود پەیامە چی بۆ کچانەی کە بۆ نمونە خێزانەکەیان دوورە لە کارە هوەریەکان دوورە لەو کللتورەوە بەڵام حەزیان هەیە ئەوان چی بکەن ئەوان چی بکەن ئەم vegeriyan mewzuğa alîkarî mewzuğa kî piştevane heger bibînin ew bi xwe di nav civateke nahêlin nerazîne nikarin yanî her dimînê hesret her dimînê tiştek di dilê wê de nikarê xwe pêşxe ya nikarê stranan bêje ya nikarê şêwekarî her çi cûrê bê ji hunerê Vêca heger malbat kesek bi te re tune vê kesek ne alîkar bê bi te re nikare yanî gerek e malbat alîkariya me bike me re bisekine piştevan bin ji me re vêca ez dibînim malbat ڕاستە پێش هەموو شتێکیش جوهدی ئافرەتەکەی پێویستە چ گۆرانیەکی دیکە هەیە پێشکەشمان یاخود بە بزان بە غەیری کرمانجی بە هیچ زمانێکتر گۆرانی لەی بەێ سۆرانیژی دەبێژم کاتە گۆرانێکی سۆرانیمان بۆ بێژە سجار بۆ ماڵگێ قەرماڵیدا اشتملی توم به کس نداوا سجار بو مالگه قرمالی داوا اشتملی توم به کس نداوا ای خدا لیواگر باران ای باران ای باران Yar bebetum alım verane, verane, verane Ey Khuda leva gir barane, barane, barane Yar bebetum alım verane, verane, verane دەست خۆش دیلما بە دەنگی چه هوەرمەندێک زۆر سەرسامی زۆر حەزت پێێتی گوێی لە یەگری بەردەوام پرسەکە خۆشە هەر هوەرمەندێن ئەم بێژن کەسێن خۆدی کەد کەسێن کو خزمەتە هوەرێکردە کەسێن کۆژ هوەرێ حەز دەکردن باندۆرەوان لەسەر مە هەیە
لێ ئەس بخۆ باندۆرە فلکلۆر gelekî li ser min heye ji stranên فلکلۆر hez dikim dixwazim her timî stranên فلکلۆر bêjim û her ez ê bêjim stranên فلکلۆر inşallah yani her berhemekî taybet bixwe ez derxim gereke di navandê de sê çar stranên فلکلۆر jî ji ber bikim pêşkêş bikim. باشە هوەری ئێستا لەگەڵ ئەو فۆلکلۆرێک کە هەیە و یاخود هوەری پێشووتریش تا چەند جیاوازی هەیە ئایا پێ دوایە ئەوەی کە ئێستا هەیە پێشکەوتوترە و باشترە یاخود تێکەڵاویەکە لە هوەرێکی بیانی و میوزیکی بیانی ئەم ناخوازن کەسێکی وەکە دەبێژن خۆ بقەحەرینن ژوان ئەم بێژن کەسین وەکو من نفشێن و stranên niha xweşin lê ne weke stranên berê biteemtirin yanî فلکلۆر her ferq û cudahiya wê em bêjin taybet e stranên فلکلۆر rastî xweştirin li cem min stranên berê xweştirin zehmettirin û her wiha asantirin jî yanî nizanim di nerîna min de فلکلۆر مادەم وت کەواتە گۆرانێکی فۆلکلۆرە بۆیە من ئەو پرسیارم وê yekê jî bêjim efû em dibînin niha nava stranên me niha da gelek xort û keç hene stranên فلکلۆر bi şêweyekî nû dibêjin yanî mûzîkê pêş em bêjin wekû tiştekî hazir xerbî çê dikin û stranên فلکلۆر bi şêweyekî nû dibêjin vêca tiştekî xweş e ئەویش خۆشە هەر لای تۆ her xweş e کەواتە سترانێکی فۆلکلۆرمان بۆ بێژە ئەگەر بتوانین em ê şivan û bilûrvan û diyarî bikin û pêvî ne dilê avê şivan û bilûrvan û derdê dilêm giran û were destê min bigire min bibe nav berxan û şivan û bilûrvan û derdê dilêm giran û were destê min bigire min bibe nav berxan û were lêlê eyşanê çavreşê sing zûzanê te ez kuştim helandim berîvanê were lêlê eyşanê çavreşê sing zûzanê te ez kuştim helandim berîvanê şivan û bir şîrîn û wersebra dilavîn û were tu min bixwaze nedam tu mibrevîn û şivan û bir şîrîn û wersebra dilavîn û were tu min bixwaze nedam tu mibrevîn û were lêlê eyşanê çavreşê sing zûzanê te ez kuştim helandim berîvanê were lêlê eyşanê çavreşê sing zûzanê te ez kuştim helandim berîvanê دەنگت خۆش بێت دەست و پەنجەی تۆش خۆش بێ مامۆستا سامر دیلما پلانی داهاتوت چییە حەزەکەی بگەیتە چ یاخود ئامانجێکە هەیە بۆی کە لە ڕێگەی کارە هوەریەکەتەوە پەرەی پێبیت بتوێ پێی بگەیت هەر دریا هوەرێدا ئەم ئێش و خەمێن خوا ئێش و ئازارێن خوا دەردخن ئەم کورد ئەز نابێژم ئافرەت ئەم کورد هەر خودی ئێش و خەمانن ئەس دبێژم ئەزێ بەردەوام بم di هوەرێدا هەر ئەزێ وێ نامەیە لە جەم خوا بگهینم خەلکێ بهێوی me divê salê da yan salên pêştir em bibînin jin jî bi quwete xwedî biryar e hêviya serkeftinê bo her kesekî dixwazim û ev e پێویستت بەوەیە هەتا ئاگەیتە ئەو ئامانجەی کە خۆت هەتا پاڵپشت و سەپۆرتێکی باشت هەبێ یاخود باوەڕ بەخۆبوونیت خۆ ئەوەندە بەسەکە بگەیتەوە ئاستێکە ببیتە هوەرمەندێکی جیهانی کە ژنێکی کورد لە ناو دۆخێکی ئەستەما بێت لە شاری خۆی نەبێ هەرچەندە کوردستان هەمووی شاری ئێمەیە بەڵام غەریبی وەک خۆت وتت قورسە هەندێک جار ئەتوانی بەو جۆرە بەردەوامبی یاخود پەیامی تۆ چی بۆی کە تۆ ئەو ئەستەنگانت بڕیوە ژنێکی کەش بە هەمان شێوە بتوانێت ئەوە بکات پشتەوانی ڕاستی گەرەکەتە بریار باوەری بخۆ هەبێ
یەکەم جار ئەڤە و تبخوا یعنی وێ هەستەی بدی خوا ئەست خوازم پێشکەتی بم ئەست خوازم خۆ پێشخم ئەست خوازم بمەستێرگانی تبخواوان تشتانە لە جەم خوا حاضر بکی قوتێ بدی خوا ئەنەرژیەکە باش بدی خوا پشترە یعنی مەرحەلا دوێیە و ئەم بێژن کەسێک پشتەوان بێشتەرە کەسێک و بهێلە ینی باوەریە خەلکی وەکەتە گوت بتە هەبێ تاکو سەرکەفتی بیان ئەڤە ڕاستی ئەس دبینم ئەڤە کو تەباوەری بخوا هەبێ یەکەم جار پشترە تولهێڤیە ئالیکاریە خەلکێ بیان حەسکردنا خەلکێ بی بتە ڕاستە دیلما پێم خۆشە دوایین بەرهەمی خۆتمان پێشکەش بکەی گومان لە دەنگت بە زیاتر سترانە خۆیان داویە بدلێم نەبوو ئەزێ دیاریوە بکەم سوپاس ئەو دەمێ تو چووی بدلێ من نەبوو من زانی دێچینە ڕۆژێک و دوو ئەو دەمێ تو چووی بدلێ من نەبوو من زانی دێچینە ڕۆژێک و دوو ئەف دووریاتە گەلێک درێژ بوو حەسرەتا بێژم چەند خۆشە ئەڤڕوو ئەف دووریاتە گەلێک درێژ بوو حەسرەتا بێژم چەند خۆشە ئەڤڕوو چاوەتە دڵدا توش دەف من بچی من غەریبەکەی شەف دیتە خۆ چاوەتە دڵدا توش دەف من بچی من غەریبەکەی شەف دیتە خۆ ئەو دەمی تو چووی دلێ من نەبوو دەنگت هەر خۆش بێ زۆر سپاس کەمڕۆ جوانسر کرد جێ شانازیەکە خانمێکی کورد ئەوەندە بەیانیان بە وزە و ئەنەرژی بەێمەش ببەخشێت سپاس مامۆستا سامر تۆش هاوکار بووی لەگەڵمان پێمان خۆش بوو کەمڕۆ میوانی بەیانی زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ ئەمڕۆ پرۆگرامەکەمان ماوەیەکی دیاریکراوە زیاتر بوو بۆ بۆنەی کە ئەمڕۆ 8 مارس بوو ڕۆژی گیانی ئافرەتان بوو پێمان خۆش بوو کە لەم ڕۆژەیە کە تەواوی بەرنامەکەمان جیا لە گرفتەکانی ژنان پڕبوزەتر بکەین دووبارە لێرەوەی لەمەوە ژنان تکایە خۆتان پاڵپشتی ژنان بن چاوتان گەشت بێت بە توانای ژنێک هەر شتێک ئەیکات کە جێ خۆشی بێت بۆ کۆمەڵگاکەی تکایە ژنان خۆتان سەپۆرتی ژنەکانی دیکە بکەن کەسیشتان بە کەوتنی ژنێک خۆشحاڵ مەبن بۆیە ئەمڕۆ تەواوی بولتنەکانی هەواڵ و شاشە جوانەکەی کوردستان 24 لەلایەن هەموو هاوکارە ئافرەتەکانمەوە پێشکەش بە ئێوە کرێت تا بزانن کە ئێمە ئافرەتان ئەتوانین هەموو کارەکان بکەین لێرەشەوە ئەچمە ستۆدیۆ ڕاستەوخۆ بە لای هاوکارم سۆڤان ئەم ڕۆژت پیرۆز بێ بۆ هیوایم کە بەردەوام و سەرکەوتوبی هەموو کاتێک شانازی بە تۆ و بە تەواوی هاوکارە ژنەکانیشمەوەکەم. سپاس بۆ تۆ هاژا سڵاو لە تۆ لە بینەران ڕۆژی 8 مارس لە تۆ لە سەرجەم خانمانی جیهان و بەتایبەت خانمانی کوردستان پیرۆز ئەەکەم.